زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشە بنوێنەرایەتی خەڵکی پیرانشار لە پیرانشارڕ تا سەردەشت بە بۆنەی محکومکردنی شیمیاییکردنی شاری سەردەشت لەوێڕا بە پیان هاتووینە و ماوەی 97 کیلومتر تقریبان 8 ساعتە کشی گرت. لاوێکی شەرمێون بوو مێشکم دەدرا بە ماران ئێستاش کە پیر و ئامانجمان لە بەشداربوون لەم یادی شەهیدانی سەردەشت ئامانجەکە گەیاندنی پەیامی هاوخەمی کە سوکاری قوربانیانی هەڵەبجە و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای هەڵەبجەیە بە خزمان و دۆستانمان لە شاری سەردەشتی خۆشەویست ئەمە ساڵانە شەرەفی ئەومان پێدەبڕێکەوە لە هەڵەبجەوە بین بەشداری لە ساڵیادی قوربانیان و شەهیدانی شاری سەردەشتی خۆشەویست بکەین لێرەشەوە ڕێز و سڵاو و حورمەتی تایبەت بۆ تەواوی دانیشتوانی سەردەشت. دەڵاوەکانی هێوردەکردنەوە هونەرمەند مامۆستا قادر مەردان بوو. مامۆستا قادر مەردان مۆزیسیانی شانی کرد بۆ خزمەتێکی زۆری کرد و ئێمە ژوو وەفاک حەزمانکردن فۆڕێ بۆ سازکەین هەڵبەت لێرە کۆمەڵێک ڕەفیق و دۆست و برادەری خۆی لێرە ئامادەن دیارە قسەی لەسەرەکەن گۆرانێکشمان ئامادە کردووە کە ئاوازی خۆیەتی بەدەنگی ڕوانین محەممەد شاوجوان ئەوترێ ئیتر هەر یەک لەو ڕەفیق و برادەرانەشی هەر کەسێک گوتەیەکی هەبێت ئێستا لێرە پێشکەشێکە ئیتر ئێمەش پێمان خۆش بووەکو وەفایەک بۆ بەرزڕاگرتنی هونەرەکەی مامۆستا ئەم کۆڕە ساز بوو. ساڵی 1969 بۆ یەکەم جار هونەرمەند قادر مەردانم ناسی لە ڕێی هونەرمەندان شەوکە ڕەشید و ڕەمەزان زاندارەوە پەیوەندێکی پتەمانە بوو پیاوێکی هێمن و لەسەرخۆ بوو هەزار جار بەڕەحمەت بێ و خوا بەبەش شاد بکات. من پێم وایە کێکە لە یاریە زۆر جوانەکان لەگەڵەوەی کە ڕۆژانە تۆ جەستەت ئەژێنێتەوانێ ژیانێکی تایبەترت ئەداتێ بۆ پێی کە تۆ جەستەت ئەجوڵێنی هەموو پەلەکانت ئەخەیتە کار و هاوکات لەگەڵ ئەوەیە تۆ هەفتانە هیچ نەبێ هەفتانە یاخود ڕۆژانە چەندین مرۆڤی گرنگە بینیت کە لەم بوارەدا سەرقاڵ و ڕۆژانە دڵی خۆیانی پێخۆشەکەن. طبعا ئێستا بە خۆشحاڵیەوە لە کوردستان پەرەیساندووە خەڵکانێکی کە زۆر ڕوو لە یۆگا و ئەنجام دەدەن خاستەن ئەوانی کە لە ڕێگای دکتۆر و ئاراستە دەگرن یان خەڵکانێکە کرد لەبەر ئەوەی ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین کە فرەنەتەوەین فرە ئەدیانین فرە قەومین بەیەکەوە بۆیە پێویستمان بۆیە کە یەکتر قوبڵ بکەین بۆیە پێویستمان بۆیە کە ڕێز لە یەکتری بگرین ئاشتی لە ناو یەکتریا بڵاو بکەینەوەنێ پێویستمان بۆیە کە یۆگا ئەنجام بدەین. بە ئامادەبوونی وەحدەی ئیداری پارێزگای سلێمانی